سڵاتان لێبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لەشتان ساغ بێت و ڕۆژێکی پڕبزەتان لەگەڵ ئێمە بۆ هیوایکە دەست پێکردن. دانیت باشەکە. دانیت باش سۆڤان سڵاوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم سۆڤان لەگەڵتانی بەو هیوایەن ئەو تەوەر و باسانی ئەمڕۆ هەمانە تەوەر و باسێک بن ئێوە بە دوای بگەڕێن سوودی هەبێ بۆتان بۆیە بە دیارمان بمێنەوە کەسی تایبەت و پسپۆر لەسەر بوارە جیاوازەکان قسە دەکەن هەندێکیشیان لە ڕێگە راپۆرتەوە زانیاریتان پێ دەدەن سەرەتا ناونیشانی ئەو بابەت و تەوەرانەتان پێ دەڵێن کە ئەمڕۆ دەمانەوێت قسەی لەسەر بکەین. لە دەشتی بتوێن ترێی کشمیشی پێگەیشتووە و هەناردەی شارەکان دەکرێت و خواستێکی زۆریشی لەسرە. دروستبوونی کێشە خێزانیەکان ئاسایشی کۆمەڵایەتی تێک دەدات و ئەمڕۆ تاوتوی چارەسەری کێشە و گرفتە خێزانیەکان دەکەین. هەندێک لە نووسەر و ئەکتەرەکانی هۆلیوود دەڵێن موچەکانمان بەشی کرێ خانوەکانمان ناکات و خۆپشاندان دەکەن و مان دەگرن. ڕێکلامکردن بۆ مەیک ئەپ و کەلوپەلە جوانکاریەکان مەترسی خۆی هەیە. ئەمڕۆ کات بۆ ئەم بابەتە تەرخان دەکەین. کێشەیەکی باو هەیە بۆ خانمان و بۆ پیاوان کە زۆر کەس بەدەست هەڵوەرینی قژ هەراسان بوون. چارەسەرەکان هیچ سوودێکی بۆیان نەبووە. ئەمڕۆ لە ڕووە تەندروستیەکەیەوە باس لەو بابەتە دەکەین. هاکار تۆ مشکلەی قژە نیە سەری قژ و سەر و پشتمە کرد. ماشەڵڵا قژێکی باشە پێوی کێشە. باشم مشکلەم نییە. پێم وایە ئەمە پەیوەندی تۆزێک بە جینات هەیە وایە؟ باشە کێشەمان نەبووە. بۆ ماوەییە ئەبێ باوکە قژێکی باشی هەبوو. مەستاش لە من قۆسترە خۆ. ئەی ماشەڵڵای لێبێت. سپاس. بڕۆینە ناو تەوەرەکەمان. بابەتی ترێی کشمیشی بێگومان هەردووکی هەر خۆشە چ بە ترێوی خۆی وەکو میوە چ بە کشمیش بخۆی لەسەر برنجە لەسەر یان لە ناو خواردنی دیکەی ئەوزان خانمان زیاتر دەزانن بۆ چ خواردنێکی دیکە بەکاردێ هەمووی هەر باشە. یەکێکە لەم جۆرانی ترێکە لە بازاڕەکان خواستی کڕیانانی زۆر زۆر لەسرە بۆیە بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستان لەم ساڵانەی کۆتایی گرنجیان بە بەرهەمهێنانی داوە. بەڵێ جا ترێی کشمیشی ئەوە جیایەکاتەوە هاکار بێدەنکە زۆر خۆشە شیرینە هەندێ ترێ هەیە کە دەنکەکەی گەورەیە بە تایبەتی کە مێوژمان هەیە ئەی خۆی من حەزەکەم جارێکە پێشەوەی بخۆم بیکەمەوە دەنکەکەی دەربن هەرچەند دەنکەکەشی زۆر سوودی هەیە بەڵام ئەم جۆرەیان بێدنکە جوتیارێکی دەشتی بتوێنیش چەند ساڵێکە زەویەکەی کردووەتە ترێی کشمیشی ئێستا ئەم ترێ هاتۆتە بەرهەم ڕۆژانە بەرهەمی ترێیەکی باشی لێ ئەبێت و ترێلی ئەکەنەوە ڕەوانەی ئەلوەی هەولێری ئەکەن ئەوڵێت کە شکور بۆ خوا ترێکەم لە بازار ڕامێنێتەوە ئەفرۆشتێت دەی سواز بۆ خاڵ هەر پڕ بەرەکەت بێ یاخوا. ئەمن هەر ویستم هەر شتێکی بیکەم یەکشت بێ ئەمن بۆ خۆم عەزم زیاتر لە کشمیشەکەی بچوون لە کوردستاندا کەمە ئەو ترێش وەخت خۆی زراعە بەڵاوی کردەوە تێشی باش دەرچووە زۆر ناجیعە بە ئەو سنووری ئێمە بەس دەوانێت ئەو ترێ تا فیوانە بۆ شوێنێکتر باشتر بە نەک لێرەکانە ئەو ترێیانی کە باسییان دەکەی ئەو منتیقە زەرگەتەی زۆرە بۆ مانگێکی دیەک دنیا فێنێک بوو ئەوان درنگتر پێ دەگەن ینی بەهۆی زەرگەتەی زۆر هەراسان دەبێت بەس ئەوە زووتر دێتە پێش ترێگەر کۆنتڕۆڵ نەکەی قەت باش نییە سەنگە لە ڕووی دەرمانەوانە سامەسەن هەیە دەڵە باشە هەیە دەڵە خراپە دوو کەس دەپە ناکەن بەس باس و خراپەکە لە کوێیە تۆ چەند خزمەت دەکەیت چەند خزمەتی ناکەی ئەوە گرنگە ینی پەیوەندی بۆی نییە ئەو ساڵ فەسڵەکەی چییە سەیتان بۆ بێنە سەلام دەبێت زوو زوو ئاوی دەی وەک توری دیکەی نییە مەسەڵەن وەک تری ڕەش نییە
کە زوو زوو ئاوی نەدەی ئەوە دەبێ یعنی سیز دەبێ و خەرا دەبێ چون بخۆی لە هەموو دنیا بەراوە پشتاوی نییە مەسەن شتێک نیە بڵێ بە پشتاو دێکەمە ترێ ڕەش ترێکی بەراوە ئەگەر مەسەن لە هەفتەیەکدا ئاوی دەی کەواتە مشاهدەکەی دیارە شەمزاوە ینی خۆی بەرهەمی خۆماڵی کە لە کوردستان بکرێ هەر جۆرە میوەیەکی بێ تامی جیاوازتر لەگەڵ شوێنەکانی دیکە مەسەلەن وەکو ئەگە ئێستا ترێ کشمیشی باین دەبێنێ بازاڕی لەگەڵ جنوبیش فەرقی هەیە تامەکەی لەگەڵ تورکیەکەی جارێ تورکیەکە تامی نییە شیرن نییە هەرە شتێکی جوانە و هیچی دی نادەنا هیچ تامەکی نییە و بۆ خۆی ئێرانەکە ژوا لە چاوەمە چون ئەمە خاکەمان جیاوازترە لەوانێ ئیستیفادەکەشی زۆر زۆر زیاترە لەوی چونکی ئەتۆ هەرچی لە ئێرانە سەرفێکی بۆ ناگەڕێتەوە دەستا ئەو دیوە ئەگەر چونەی سەد نێریشی مەسا چیرێر پێ بدەی بۆ ئێرەکانەی بۆ وڵاتەیە ئەمە یەکسەر دەبینە گومرجی هەولێرە لەوێ ئەو ڕۆژە سعر چۆن بێ ئادەڕوە ناژمەیتەوە بە سعری خۆ ڕۆژ دەڕوە بەیانی شتێکی دیە دەکرێت لە ناو قەدیشەکە گرانتر بێ هەرزانتر بێ بە پێی خواست بە پێی دابەزی فەلاحەتی هەموو شتەکانی ئازادە ینی ئەوەنی بەکارهێنەری بەکارت بێن بۆ خۆت ئیش خۆت دەکەی کێفلەیە تانی وەڕەوەرە کێفلێ ئۆڕۆمەیە ئەوایە شتێک نییە بڵین لەژێر چاودێری کەسێکی دیابی مەسەلەی مۆزەفی نییە مەسەلەیەکی یان لە شەریکێکی ئیش بکەی کارەکە بەدەست خۆت نەبێت فەلاحەتی بەدەستە کێفلێ باشی شێ دەکەی کێفلەیە ئەو ڕۆژە ئیش ناکەی دادەنیش ئەگە دێمە ناو باغی زۆر هەست مرتاعی دەکەم چون بۆ هەز دەکەم شتێکم کردو و هاتوتە پێش و سەر کەوتوتەیە ئەو زۆر گرنگە هەکار خۆ ئەگەر مرۆڤ لە هەر پێگەیەکا بێ هەر کار و کەسابەتێکی هەبێت لە هەر پلە و پۆستێکا بێ ئەگەر نەتوانێت ناوماڵی خۆی ڕێکخا لە ناو خێزانی خۆیە ئەو کێشانەی کە هەیەی بە دروستی چارەسەریان نەکات یاخود نەتوانێت شیرازەی ماڵی خۆی ڕابگرێت باوەڕکە لە هەر شوێنێ بێت هەر نامورچاحە هەر ناتوانێت کارەکەی بە باشی بەڕێوە ببات تەنانەت ئەگەر بشتوانێت بەڕێوە ببات چەند کاتژمێرێکە لەسەر کارەکەێتی دواترە ڕێگەرێتەوە ئەو ژینگەی کە ماڵەوەیە و دەبێت لەوێ ئارامیەکی تەواو هەبێت تەبایەکی باش هەبێت بۆی کە خێزانێکی دروست بدرێتە کۆمەڵگە زۆر ڕاستە سۆبان هەموو خێزانێک بێگومان ڕۆژانە ئەو ڕۆتینەی کە هەیە ئەو ئیش و کارە ئەو مامەڵەکردیان لەگەڵ یەکتری تووشی هەندێک گرفت و دەمەقاڵی و کێشە و دەبنەوە بەڵام ئینسانی تێگەیشت و ئەوەیە کە دەتوانێت ئیدارەی کێشەکان بدا بە ئاسانترین شێوە بە کەمترین کارلێک ینی کەمترین لەک و کارلێک بە دوای خۆی بێنێ بۆیە ئەم بابەتێکی گرنگی ئەمڕۆی ئێمە دەبێت لە بەیانی 24 لەسەری دەوەستین دروستبوونی ململانەی خێزانی و چارەسەریەکان میوانێکمان لەگەڵ خات و ئیمان سەلام ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیە لە سلێمانی و لەگەڵمانە خات و ئیمان بەیانیت باش سڵاوە لێبێ و بەیانی باش خات و ئیمان خات و ئیمان پێش هەموو شتێک لە پێشینانی ژوو تویانە و تویانە ناکۆکی لە ماڵە خوێوتامی ماڵەکەیە بەڵام هەموو شتێک هەر شتێک دروستەکە پێویستی بە خوێش بەمانە ینی بێگومان ماڵ نییە کە ناکۆکی تیا دروست نەبێ ململانەی تیا دروست نەبێ بەڵام هەموو شتێکیش سنووری خۆی هەیە پێش هەموو ئەمانەی کە بزانین کێشە هەیە و چۆن چارەسەرەکەت ئەکرێت تا چەندە ئاساییە ئەم کێشانە لە ماڵە هەبن ململانێ هەبێت ناکۆکی هەبێت بێگومان تا ڕادەیەکی ئاسایی ناکۆکی و ململانە لە ناو خێزانە ئەتوانین بڵێن هەندێک لە جارەکانیش پێویستیەکە کە پێویستە هەندێک خێزانیان زۆربەی خێزانەکان هەنێ جاریش یعنی هەموو ژیانیان پڕبێ لە خۆشی و لە خۆشگوزەرانی و خۆشنودی کاتە ئێمە چیمان کرد بەڵکو پێویستە هەنێ جاریش ناکۆکیەک ڕوو بدا پشێویەک ڕوو بدا بۆ ئەوەی قەدری ئەو ناز و نیعمەتانی کە پێشووتر تایە بوون و کە تایە ژیاون بیبینن بۆیە پێویستە هەنێ جار ناکۆکیمان هەبێ بەڵام ناکۆکیەکانمان ئەوەندە درێژە نەکێشێت کە بەربگرێت بە خۆشیەکانی ژیانمان
وای لێ نێت کە لەبەر ناکۆکیەکانمان نتوانین درێژە بە ژیانی خێزانیمان و ژیانی هاوسەرگیریمان بدەین. بۆیە هەندێک جار ناکۆکیەکان وەکو ڕێگە چارەیەک ئەتوانین بەکاربێنین بۆ ئەوەی ژیانمان خۆشتر بێ. بۆیە ئەتوانین لە کاتی ناکۆکیەکانە بیرکردنەوەیکی وامان هەبێ کە ضروریاتێکە بۆ ناو خێزانەکەمان ئەبێ هەندە جاریش ناکۆکیمان هەبێ هەنە جاریش ناخۆشی و ناڕەحەتی ببینین بۆ ئەوی بەرامبەرەکەمان بۆ دەرکەوێ. باش ئەو تاکانی کە لە خێزانەکەمانان چ لە هاوسەرەکەمان چ لە مناڵەکەمان. باشە خاتو ئیمان لە چ خاڵێکەوە زیاتر ناکۆچەکان دروست دەبێت لەکوێوە دروست دەبێت و ئایا لە کەسێکە بۆ کەسێکی دیکە جیاوازە ئەو خاڵە؟ بێگومان لە خێزانێک بۆ خێزانێکی تر زۆر جیاوازە لە تاکێکیش بۆ تاکێکی تریش بێگومان هەر بە هەمان شێوە جیاوازە. ئەتوانین بڵێن سەرەکیترین شت کە ئەوەی لێ دروستە بێ کە ناکۆکی ڕووبە لە ناو خێزانەوەیە هەڵە تێگەیشتنە لە ناو ئەندامانەکانی خێزانە. واتە خێزانەکان ژن و مێردەکە پێکەوە مناڵەکان پێکەوە تەبیعەت و بیرکردنەوەیان جیاواز بێ ئەم هەڵە تێگەیشتنەوە کات ناکۆکیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەتر بنیا خۆت بەرەو زیاد بوون بچن. بەڵام ئەگەر توانیمان ئەگەر بیرکردنەوەشمان جیاوازە ئەگەر تێڕوانینیشمان جیاوازە هەوڵ بین خۆگونجاندن دروستکەین لە نێوان ئەندامانی خێزانە ئەکرێت ناکۆکی هەر بمێنێ بەڵام نسبەیەکی زۆر باش کەم ببێتەوانێ ئەتوانین کەمکەینەوە بە تێگەیشتنمان لە یەکتری و بە ئەوەی کە ئەگەر تێش ناگەینیان هەنێ جار هەیە ئیشکالێک دروستە بێ نێڵین گەورە بێ نێڵین بڕواتە دەرەوەی خێزانەکە بەڵکو کارێک بکەین خۆمان چارەسەری بکەین خۆمان بە دوای خاڵەکانی چارەسەرکردنی ناکۆکیەکانمانە بگەڕین ئەمە یارمەتیمان ئەگەر ناکۆکیش لە خێزانەکانمانە هەبوو نسبەنیست ببێتە خوارەوە. باشە جنابێت ئاماژە بۆوەکی کە نهێڵین کێشەکە گەورە ببێت و بچێتە دەرەوەی خێزان هەندێک جار هەیە کێشەکە تۆ ناتەوێت بچێتە دەرەوەی خێزان بەڵام لە دەرەوەی خێزان هەیە کە ناکۆکیەکان زۆر گەورەتر ئەەکەن بە دەستێوەردان لە ناو ماڵی دوو هاوسەر کە تازە بە یەکەوە هاوسەرگیریان کردو ڕەنگە هێشتا ئەوەندە ئەزمونیان نەبێت لە ناکۆکیەکانی خۆیان لە تێگەیشتنی کە لە نێوان هەردووکیانێ بێگومان تێگەیشتن معنای ئەوەیە کە ئەو با بڵین جیاوازانی کە هەیە لە نێوانمانە قبوڵی بکەین و بتوانین لەگەڵیا هەڵس و کەوت بکەین ئەمە چۆن وا ئەکات کە ئێمە لە دەرەوە ناکۆکیەکان گەورەتر نەبێتەوە نەک مەبەستم لە ناوە لە دەرەوە چۆن نەهێڵین گەورەی بکەنەوە بێگومان بەڵێ بێگومان من کە جەختە بکردەوە سەرەوەی کە لێ تێگەیشتن و گونجاندن هەبێ من ئەڵێم دەستی دەرەکی و کەسی سێهەم کە مداخەلەی ناو خێزان ئەکات دەرگا و وەڵاکردنی خێزانەکان خۆیانە بۆ ئەوەی کە کەسی سێهەم تەداخولیان بکە ئەگەر ئەو دوو هاوسەرە پێکەوە تەفاهمێکی وایان هەبێ لە تێگەیشتنێکی وایان هەبێ بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ یەکە بە هیچ شێوەیە هەنهێنی پارێزی هەبێ لە ناو خێزانە هاوسۆزی هەبێ لە ناو خێزانە هەرچەندە ئەو خێزانی بەرامبەر ئەو تاکەی بەرامبەر خراپەش بکایان هەنێ غەڵەتی هەبێ ناکرێت خێزانی بەرامبەری بگەێنێتە دەرەوە کەسی سێهەمی بێنێتەوە ئیلا بۆ چەنەها کێشەیە هەیە کە زۆر قورسە زۆر گرانە و پێویستە کە ڕاوشکارێک دەسی تێوەربە بەرەو لە لای ئێمە تۆزێ ئەمە کاڵ بۆتەوە زۆربەی کات سڵحی عەشایری ناو خێزانەکان وا کات کەسانێک نەک لە کەسی سێهەمە بە چوار هەموو پێنجەویش بەداخەوە تەداخولی ناو خێزانەکان بەڵکو ئەگەر ئەم دوو خێزانە ئەوەندە تێگەیشتوو بوون ئەگەر کێشەکەی خۆشیان پێ چارەسەر نەکرا پەنابەرن بۆ لای ڕاوێژکارێک لەگەڵ کەسێکی نەفسیا قسە بکەن کە معالجێک بێ بۆ هەردووکیان وان لێ بکات کە کێشەکانیان چارە بکەن نەگەوێت کە بۆیان گەورە بکە چکە هەمووان ئەزانین هەمووان لە بواری خێزانە پسپۆڕ نین هەمووان لە بواری خێزانە شتمان پێ نییە بۆ لەوانەیە ئەم دوو خێزانە کە پەنابن بۆ کەسی سێ هەموو کەسی سێ هەمە ئەوە نەبێت کە ئەوان ئەیانویست ئەوە نەبێت کە چاوەڕێیان ئەکرد ئەگەر بتوانن لەبری کەسانی سێ هەموو کەسانی چواردەوری خۆیان کەسانێکی بە ئەزمون و پسپۆرت تێبگەێنن لە کێشە و ناکۆکیەکانیان تا ڕادەیەکی زۆر باشتر ئەتوانن بە چارەسەری بگەێنن. باشە خاتو ئیمان ئێستا ڕۆژانە زۆر بەمان دەبینین یان گوێمان لێ دەبێت کە کێشە و گرفتی کۆمەڵایەتی هەیە خەڵکێک هەیە هەڵدەکەوتە سەر ماڵی خەزوور بۆ سەر زاوای خێزانەکان هەتا دەگاتە ئەوەی چەندین بەداخەوە حاڵەتی کوشتنیش دەبینین تۆمار دەکرێت ینی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئەمە بۆچی دەگەڕێتەوە پەیوەندی بەچی هەیە بۆچی ئەوەندە ئێستا و کێشە و گرفتە کۆمەڵایەتیانە زۆر بووە ئەتوانین بڵێن ئێستا مرۆڤەکانی ئەم سەردەمە هەمویان مێشکیان مەشغوڵە کۆمەڵێ پەتا کۆمەڵێ نەخۆشی هاتوۆتە ناو خێزانەکانەوە یەک لەوانە ئەم تەکنەلۆژیایە کە بە شێوازێکی بەربڵاو زۆر بەکارێت
هاندانێکە جۆرێکە لە هاندان بۆی کە وا لە تاکەکان کات بۆ دووبارەکردنەوەی تاوانیا خودت بۆ تحمل نەکردن و کەمکردنەوەی سەبر لە لای مرۆڤەکان کاتە ئێمە ئەبێ پێش هەموو شتێ سانسۆرێک دابنین بۆ تەکنۆلۆژیا و بۆ ئەو شێوازانەی کە لەناو سۆشیال میدیا بڵاو ئەکرێتەوە سانسۆرێکی هەبێت کە هەموو تەمەن و هەموو سکێجۆڵە نەیبینێت بەڵام لە بەداخەوە لە کوردستان ئەو سانسۆرە نیە بۆی خێزانەکان هەنێ جار هەیە ئەمەندە کەم تەحمل بوون ئەمەندە کەم سەبر بوون توانای بەرگەیکردنی بەسیترین کێشە و ناکۆکیان نییە لە ناویەکە پەنا بەنە بەر تونند و تیژی و پەنا بەنە بەر کۆمەڵە فاکتەرێکەوە ئەزانن نەم ڕێگەیە و ئەگەن بۆ ئامانجێکی ئەیانەوێ بەڵام بە ئاگان لەوەی کە هەم خۆیان و هەم کۆمەڵگەکەشە شێوێنن بۆ ئێمە ئەتوانین وەکو ڕێگە چارەیەک لە ڕێگەی ئەلانەکانەوە لە ڕێگەی تیڤیەکانەوە ڕاگەاندنەکانەوە هۆشیاری بەردەوام بڵاوکەینەوە لەسەر گرنگی خێزان پێگەی خێزان چەنەها بەرنامەی جوان بکەین چەنەها پرۆگرامی جوان بکەین تاکو گەنج هۆشیارکەینەوە چکە هەموو خێزانێک پێکاتوە لە گەنجمارەیە گەنجی تایە ئەوانی کە هاوسەرگیریەکەن ئەچنە تازە پرۆسی هاوسەرگیریەوە کۆرسات ببینن دەورات ببینن بۆی وردە وردە مێشتیان هۆشیار بێتە کە خێزان ئەمەندە گرنگە بە کێشەیەک و دوان ناکرێ هەڵی ڕوشێنیتەوە ناکرێت بێتە هۆکاری کوشتن و کوشتنکاریەک لەناو کۆمەلگای بەهۆی چەند شتێکی بچووک و بەسیتەوە هەمووان ئەزانین کە لەم ماوەیە کۆمەڵە ڕوودا ڕوویاڵوانەیە بگەڕێتەوە بێ بنچینەکەی شتێکی زۆر بەسیت بێ شتێکی زۆر لاوەکی بێ بەڵام ئاوا گەورە ئەکرێت اینجا لە ئێستاە لەم سەردەمەیە ئینسانەکان ئەوە مەشغوڵی ژیانن ئەمنە مەشغوڵی لایەنە لاوکیەکانی ژیانیانن شتە سەرەکیەکان بیر چۆتەوە کە شێوازی ژیانکردنا زۆر ئەوەندە گرنگیان بە پەیاکردنی پارە و موچە و ئەوە عنی زۆر دان گرنگ نییە کە گەشە بە خۆیان بن ئەوش هۆکارێکە لە هۆکارەکان باشە خات و ئیمان ئێستا باسیەوە کەی دەڵێ ئەوەندە گرنگی ئەدرێ بە پایاکردنی پارە هەکار ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هەموو شتەکان بوونە بە باغی و بە پلاستیکی تەنانەت خۆشەویستەکانیش بوونە بە باغی و بە پلاستیکی بۆ ئەوەیە کە ناڵێن بەشی هەموو خەڵکیان بەشێکی زۆری خەڵک بەڵام بەشێکی بەرچاو دەبینین خۆشەویستەکەش بۆ بەدەستێنانی پارەکە ئەکەنە ئامانج و تا چەندێک لە ناو خێزانێکە بوونی خۆشەویستی بوونی میهرەبانی بوونی محیبەت ئەمانە ئەبنە بنەمایەک بۆی کە ناکۆکی و بە تایبەتی ململانەکان کەمتر ببێتەوە وردە وردە نەمێنێ بێگومانەمە فاکتەرێکی زۆر زۆر ڕئیسیە کە هەمومان بە لە پێناو بەدەستهێنانی بڕەپارەیە کە کاغەزێکە توانین بڵێن پلاستیکێکە ژیانی خۆمان هەمووی کرۆ بە کاغەز ئازا کرۆ بە پلاستیک ئاستا یعنی وامان لێ هاتووە هیچ عەتف و حەنان و هاوسۆزی و خەمخۆڕی لە ناو یەکانەماوە ئەمە وردە وردە کار لەسەر چیە کە کار لەسەر عەسابی ئێمە ئەکات ئەمەندە ماندوون بەوەی کە ژیان فراهەم بکەین خۆی لە ئەسڵا کێشەکەش لەوەیە ژیان خۆی قورس بووە وردە وردەوا لە ژیان کراوە کە هەتا ڕابکەی پێی ناگەیت ئەمەش یەکێکە لە هۆکارەکان مرۆڤەکان وایان لێ هاتووە لە پێناو گەیشتن بە ژیانە بیریان چۆتەوە کە چۆن یەکیان خۆش بوێ چۆن پێکەوە بژین بەس من ئەڵێم هەموو دقەیەک هەموو ساتێک ساتی دەستپێکردنەوەیە ئەتوانین ئێمە وەکو کۆمەلگا خۆمان ئیش لەسەر ئەوە بکەین خێزانەکانمان وا پەرە پێبێنیان ئەو خێزانانەی کە هێشتا تازە دروست دەبن بۆی ژیلی داهاتوو بچنە خێزانێکی ترەوە بچنە کۆمەلگەیەکی ترەوە وردە وردەوان لێ بکەین خۆشەویستی لە ناویانە بچێنین لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین خۆشەویستی لە ناویانە بچێنین بۆ ئەوەی ئەم کاڵبوونەوەی خۆشەویستیە درێژە نەکێشێ ڕاستە ئێستا کاڵبوونەوەیەکی زۆرمان هەیە لە خۆشەویستی و عەتف و حەنان هەر لە پەیوەندی خزمایەتیەکان و هاتوچۆکانە ئیشکالێکی زۆرمان بۆ دروست بوو ئەبینین هەر بە تەلەفۆنێک ئەحواڵ یەکترە پرسن بەڵکو ئەبێ ئێمە لە مناڵەکانمانەوە دەست پێکەینەوە دیسان و هەستینەوە فێری خۆشەویستیان بکەین فێری هاوسۆزیان بکەین فێری بەها باڵاکانیان بکەین وردە وردە لەوانەوە دەست پێ بکات و چەکەرە بکات و بەناو کۆمەلگایە بگەشێتەوانێ چارەسەری ئەم دقەیەش بۆ ئەم جیلەی ئێستا ئەوەیە تەنها وەکوتم گەشە بە خۆیان و خێزانەکەیان بن گەشە بیرکردنەوە فکریان بن ئەویش لە ڕێگەی ئیعلان و ڕاگەاندنەکانەوە کارێکی زۆر زۆر باشی بۆ بکرێت لەوە چێ سوودێکی زۆر باش بگەینە پێیان بەڵێ ئێمە سپاس دەکەین خات و ئیمان سەلام ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە ستۆدیۆ سلێمانی و میوانی ئێمە بووی سپاس بۆ ڕێنمایەکانت. سەرەتا سۆڤان گوتی تۆ هەز دەکەم قژت نەڕۆیشتووە یعنی لەسەر ئەم بابەتە وەستاین هۆکارەکانی هەڵوەرینی قژ و چارەسەریەکانی بێگومان هۆکارەکانی زۆرە بەشێکیان ئێمە گوێمان لێ دەبێت ڕۆژانە لە دانیشتنەکان هەر کەسە ڕای خۆی دەڵێ هەندێک بۆ ئافرەتان دەڵێن پەیوەندی بەو بەستنە هەیە کە بە توندی دەیکەی هەندێک دەڵێن ئەو بابەتەی کە بەکاری دێنی بۆ قژ خاوینکردنەوە
ئەمانە هەموو کاریگەری هەیە. هەکار زۆر چارەسەری دیکەش هەیە ڕەنگە ئێمە ڕۆژانێکە باس لەم بابەتانە ئەکەین و بە بەردەوامی ئەڵێن کە ئەمە چارەسەری قش هەڵوەرینە ئەمە چارەسەری پێستە ئەمانە هەن بێگومان ئەبێ لە لایەن کەسێکی پسپۆڕەوە بێت بێگومان ئەوەی کە لە دانیشتەکان دەگوترێت تەنیا پێویستە بە دوواداچوونی بۆ کەی هیچ با بڵێن لایەنێکی زانستی پێوە دیار نیە لەسەر ئەم بابەتە زانیاری زیاتر لە دکتۆر هەڵوێست دەبیستین. دکتۆر هەڵوێستم ملیۆنان کەس ئەم بەیانیەکە هەستاون و سێری ئاوێنەیان کردووە کۆڵی خەفەتیان خواردووە کە قژیان تەنک بۆتەوە. کێشەی قژ هەڵوەرین هێندە بەربڵاوە کە ئەوانەشی قژیان پڕە لە ترسیەوەی ڕۆژێک تووشی هەمان کێشە نەبنەوە هەر خەریکی کڕینی بابەتی قژ بەهێزکردن. خۆی لە ڕاستیدا هەمومان قژمان هەڵدەوەرێت بۆیە کە لە کاتی سەرشتندا دەبینیت هەندێک تاڵە قشکەوتون بەترسە چونکە 50 بۆ 100 تاڵ ئاساییە لە ڕۆژێکدا. ئەی ئەگەر لەوە زیاتر بۆ هۆکارەکەی چیەوە چۆن ڕێگری لەمە بکەین. قژەڵوەرین لە ناو هەردوو ڕەگەزدا هەیە بەڵام لە پیاواندا زیاتر. قژەڵوەرین بە کێشەیەکی فرە هۆکاردانراوە لە جیهاندا و سەرەکیترین هۆکاری قژ هەڵوەرین بۆ ماوەیە واتە کێشەکە لە سەری ماڵدایک و باوانمانەوە هەیە و بۆ ئێمەش گوازراوەتەوە. ناجێگەی هۆرمۆنەکانیش هۆکارێکی ترە بۆ نمونە و ژنانەی سکیان پڕە تازە منداڵیان بۆیان چوونەتە تەمەنی ناومێدیەوە بەهۆی گۆڕانی ئاستی هۆرمۆنەکانی جستەیان هەست بە قژ هەڵوەرین و تەنکبوونەوەی قژیان دەکەن بەڵام ئەم قژ هەڵوەرینە زۆر جار کاتیە و تێدەپەڕێت. هەندێک جار هۆکارەکەش کێشەی غودەکان و دەبێت ئەوە چارەسەر بکەیت تاوەکو و قژیشت وەک جارانی لێبێتەوە. هۆکارێکی تر نەخۆشیە جا دەکرێت نەخۆشیەکە هەر خۆی پەیوەندی بە ڕەگی مووەکان و پێستی سەرەوە هەبێت دەشکرێت نەخۆشیەکی تر هۆکار بێت وەک کێشەیەک لە کۆئەندامی بەرگری جستە. هۆکارێکی تر کە زۆر باوە و تەنانەت گەر نەخۆشیش نەبیت و قژ هەڵوەرینیش لە خێزانەکەتدا نەبێت هەر دەبێتە هۆی تەنکبوونەوەی قژت سترێس و دڵە ڕاوکێ. بۆی تا پێتان دەکرێت خۆتان لە دڵە ڕاوکێ و سترێسی لە ڕادەبەدە بپارێزن کە ئەمەتان کرد وردە وردە دوای ماوەیە قشتان خۆی وەک جارانی لێ دێتەوە. دەرمان و چارەسەریش زۆر جار قژ هەڵدەوەرێن. بەشێک لەو دەرمانانی کە بە نەخۆشانی توشبووی شێرپەنجە و ڕۆماتیزمە و کێشەکانی دڵ و تەنانەت نەخۆشیە دەرونیەکانیش دەدرێت زیانی لاوەکی وەک هەڵوەرینی قژیان لەگەڵ. ئەگەر خواردنیشت باش نەبێت قژت بە هەمان شێوە لاواز دەبێت و ئەگەری هەڵوەرینی هەیە بۆیە هەڵبووە لەمە دووە لە ژەمەکانتدا ئەو خواردنانە بخۆ کە پرۆتین و ئاسنیان تێدایە وەک گۆشت مریشک سەوزەکان پەقلەمەنیەکان و جگەر. چۆن قژ هەڵوەرین بۆستین ئەمە پرسیارە جەوهەریەکە ئەو پرسیارەیە کە هەموومان دەیکەین. یەکەم پێشەوەی دەست بدەیتە داو دەرمان کڕین ژیانت ڕێک بکەرەوە. خواردنی باش بخۆ سترێس و قەلەقیش کەم بکەرەوە. دووەم خانمان نابێت قژیان تند ببەستن و کوڕانیش زۆر کڵاوی تەسک نابێت لەسەر بکەن. سێم کە سەرتان دەشۆن و دواتر قشتاندا دەهێنن بەڕقی مامەڵە لەگەڵ قشتان بکەن شامپۆی باش بکڕن موجەفیفە و گەرمی زۆری لێمەدەن و دوایش بۆ قش وەستاندندان سپرا و جێڵ و کرێمی زۆر تیژ و خراپ بەکارمێنن. چوارەم وەک چارەسەری سروشتیش دەرکەوتووە کە گیراوەی پیاز و لیمۆ پێکەوە هەروە ڕۆنی گوڵی ڕۆزماری بەسوودن و دەتوان بەکاریان بهێن بۆ قشتان هەم قژ هەڵوەرین ڕادەگرێت هەم هانی دروستبوونەوەی قش دەدات. پێنجەم دوو دەرمانیش هەیە کە دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکی واتە FDA کە وتوێتی بۆ قش هەڵوەرین بەسوودن و دانی پێداناون ناویان مینۆکسیدیل و فینسترایدە. دەتوان ئەم دوانش بەکار بهێنن بەڵام سەرەتا بڕۆن بۆ لای پزیشکێک و پرس و ڕاوێژی پێ بکەن ئەوجە دەرمانەکان بکڕن. شەشەم لای پزیشکی پسپۆریش دەتوانن پلازما و چارەسەرەکانی دیکەی قژ هەڵوەرین وەربگرن. بەم 6 ڕێگەیە دەتوان ڕێگە لە قژ هەڵوەرین بگرن یاخود هانی دروستبوونەوەی قشتان بدەن. هەر تەندروست بن. بابەتی خانمانە زیاتر یعنی من قسەی لەسەر بکەم زیاتر تۆ قسەی لەسەر بکە منیش ئەگە پرسیارێکم هەبوو دەیکەم لەسەر مەترسیەکانی هەرچەندە ئێستاکە بڵێمە کە تۆ زۆر شارەزا و باشی لەو بابەتویستم ڕاستی بکەم هەندێک نەنە بە گشتی باز دەکەم زیاتر بابەتێکی خانمانەیە بەڵام ئێمە لە تیڤی ئێمە شەر بەکاری دێنین ئێستا ئەو مەیکەپ و ئەساسانەی کە هەیە ئێمەش ڕۆژانە بەرلەوەی بێنە سەر شاشە بەکاری دێنین بێگومان بەڵام باز لەوە دەکەین مەترسیەکانی ڕیکلامکردن بۆ مەیکەپ و کارهێنانی دروستی چۆنە ئایا ڕیکلامەکانی دروستە دروست نییە زیانەکانی چین
ئایا تا چەند بڕوا بکەین بەو بەرهەمانەی کە لە ڕێی سوۆسیال میدیاوە ڕێکلامیان بۆ ئەکرێت و بە کۆمەڵێک ڕێکلام بینین ئێمە کەوینە داوی ئەوەی کە دروستە ئەم پرۆداکتە بە کەڵکی ئەو کێشەی من دێ بیکڕم ئایا دواتر ئەگەر کێشەکەم گەورەتر بوو ڕووبکەمە کۆ بە کێ بڵێم ئەمانە هەمووی کۆمەڵی پرسن لە لای و خانمانەی کە بە بەردەوام لە ڕێی سوۆسیال میدیاوە لە ڕێی ڕێکلامکردنەوە بەرهەمێکیان دەست ئەکەوێت سەبارەت بەم بابەتە لەگەڵ خات و ژیلە جواد شێروانی گفتوگۆ ئەەکەین کە خاوەنکارە و هەروەها شارەزاشە لە ڕێکلامی کۆزمەتیک بەخێر بەخێر بێژی لاخان یەک کۆڵ پرسیاری تایبەتیم هەیە ئێمەی خانمان ئێستا بەهۆی مەشغەڵەتی ڕۆژانەوە بەشێکمان هەم کاری دەرەوەکەین هەم کاری ماڵەوەکەین ئاسانترین شت بۆ ئێمە ئەوەیەکە لە ماڵەوە هەر بە ئەو ئامێرە زیرەکەی کە هەمانە لە بەردەستمانە مۆبایل لە ئایپادە هەرچێکە و شتێکە بەرهەمەی کە ئەمانەوێت لە جاتی بچینە بازار بسوڕێنەوە ئەو بەرهەمە هەر لێرەوە بیکڕین یەک کلیکردنە و ئەیکڕین و دێت دوایە ئەبین بە فلیم یا ناوین بە فلیم چۆنە مۆزوعەکە سەرەتا دەمێت دەستخۆشی لە کوردستان 24 بکەم کە میوانداریان کردم بەڕاستی زۆر خۆشحاڵم چونکە بابەتەکی زۆر گرنگە و هەندێک شتیش بووە بە دیاردەم دەکرێت باس بکرێ لایەنی کەم بتوانین هۆشداری بدەینە خەڵک بابەتی کۆسمەتیک ئامادەکاریەکە لە بۆ باشترکردنی پێست و قژ و ڕیزبەندیەکە لە نوێترین بابەتی کۆسمەتیک دەگرێتەوە با بڵێن جوانکاری تاوەکو چاودێریکردنی قژ و پرت نەک تەنیا تایبەت با بڵێن کۆسمەتیک یان جوانکاری تایبەتە بە ئافرەتان بەڵکو پیاوانیش بە هەمان شێوە بێبەرنین لە بەکارهێنانی جوانکاریدا کرێماتە یان هەر شتەکە یان جەخۆرە هەمووی دەچێتە باری جوانکاریەوە با بڵێن نەک ئێستا دەمانەوێت ڕێگە ئاسان بی لە بۆ کڕینی شتەکان نەک هەر لە جوانکاری بابەتی کۆسمەتیک بگرە لە تەواوی بوارەکانی ژیانەمە لەبەر نەبوونی کات و لەبەر دوای ئاسانکاریانەدا دەگەڕین بەڵام گرینگە لە چێ دەیکڕین چۆن دەیکڕین ئایا ئەو بابەتی کە دەگاتە بەردەستمان با بڵێن ئۆرجیناڵە کە دەڵێن مەسەلەن تایبەتە بە فلانە شوێن ئایا بزەبت بارکۆدەکەی نەفسی ئەو شوێنەیە کە لێوە دەرچووە ئیش لەسەر بارکۆد بکرێ و ئیش لەسەر ئەو کەسەی کە لی دەکڕی بزانی چێیە ئایا شوێنێکی باوەڕ پێکراوە لەوەیەت و کاتەکە تووشی کێشەک دەبی بتانی چارەسەری کێشەکەی خۆت بکە یان لایەنی کەم بتوانانی چارەسەرێک وەرگری لەلای ئەوە باشە خاتوژی لە ئێستا لە زۆربەی بابەتەکان خەڵکانێکی بێویژدان هەنا دێن یانی فروفێڵ تێدا دەکەن چۆن ئێمە بزانین ئەو بابەتێک کە بەدەستی ئێمە گەیشتووە هەمان ئەو بابەتەیە کە لە ناو مارکەکە لە ناو کۆمپانیاکە هاتووە بەبێ ئەوەی بکرێتەوە بەبێ ئەوەی گۆڕانکاری تێدا بکرێت چۆن ئەمە هەڵبێنینە پرسیارە یەکەم شت کە باسم کرد پێشووترتم لە ڕێی بارکۆدەوە چونکە کاتێک کە بارکۆد لە دێ حتا با بڵێن ژمارەی ئەو جادەی کە ئەو کۆمپانیای لێ و دروست دەکرێتن دەبێت ئەوانە هەموو بدا ئەوە یەکەم شت بەڵام ئێستا یعنی من دەمەوێت لێرە شتەکان باسکەم لەوەی خەڵک وشیار بیتەوە فێڵ لەوەش دەکرێن قوتووەکە تەواو هەمان قوتووە بارکۆدەکە هەمان بارکۆدی ئۆرجیناڵەکەی بەڵام مەوادەکەی ناوی فرت و فێڵی لەگەڵ دەکرێت ئەوە کارێکی ئاوە ئاسان نییە کە تو دەیکڕی تەماشاکەی هەمووی بارکۆت مەزبوط هەمووی قوتووەکە تەواو مەزبوط ئەوە ئاسانی بتوانێت ئەتو دوو بابەت لێک جاکەی و کامەی ئۆرجیناڵە کامەی فەیکەیان با بڵێن ئەوەیە جا لەبەر ئەوە ئیشی وەزارەتە ئیشی لیژنەیە یعنی کە شوێنێک دەبینن تازە کرایتەوە دوکانی کۆسمەتیکە مەفروزە لیژنە بچی سەردانی بکە مەفروزە ئەو مەوادە بە کوالیتی کۆنتترۆل دابڕوە ینی ئەوە بە گۆترەی نێتە بازار و زەرە زیان بە خەڵک بگەینی کوالیتی کۆنتترۆل هەیە دەبی بۆ فلتەرانەدا بڕوە هەتاوەکو بابەتەکی زۆر باش بگاتە دەستی باشە ئێمە هەمیشە وا ئەزانین چۆنەڵێت باخی ماڵی دراوسێکە لەوەی ئێمە سەوزترە ماڵی فلانکەس شتەکەی لە ئێمە باشترە هەر بۆ جلوبەرگ و بۆ کۆزمەتیکیش بە هەمان شێوە وازانە شتێکە لە دەرەوەی وڵات بێ هەڵبەت ئەبێ باشترین بێت وە باشتری دیشە وای لێگەینەوە بەمەرجێ ڕەنگە لە ناو خۆمانە لە کوردستانیشەوە هەنێ بابەتی کۆزمەتیکمان هەبێت کە لە کۆمەڵە مەوادی
یاخود سروشتی دروست ئەکرێت تا چەندە وەکو شارەزایەک لە بواری کۆزمەتیک بابەتەکانی کوردستان ئەو پرۆداکتانی کە لە ناو کوردستانە هەن ئەو بەرهەمانی کە لە کوردستانە هەن بە بەرهەمێکی باشیان ئەزانی هەموو کات دەڵێم بابەتی سروشتی زۆر باشترە لەو بابەتانەی کە دەکەیتە مەنی با بڵێن مەواد حافیزەی تێ دەکرێت تاوەکو تێک نەچێت تاوەکو نەکرێت سروشتی زۆر باشترە لێرەش دیسانەوە دەگەڕێمەوە سەر خاڵی یەکەم جار کە باسم کرد ئایا ئەو مەوادە چۆن دروست دەکرێت ئایا بە باشت دروست دەکرێت ئایا بە کوالەتی کۆنتترۆلدا تێپەڕیوە ئایا مەرجە تەندروستیەکانی هەموو تێدا لە بۆی کە تو شتێکی باش بەکاربینی هەڵبەتە دەستخۆشی لە زۆر خاتونی بەڕێز دەکەم کە ئێستا خەریکی دروستکردنی بابەتی سروشتی و ئەوانن بێگومان جێگەی دەستخۆشیە بەڵام نابێ مەرجەکانی تەندروستی نابێ یعنی هاان لە بۆ قازانجێکی خۆت فرتوفێڵک لە شتەکان بکرێ مەفروزە کە شتێک دەدێ بەرامبەرەکەت لایەنی ڕاستە کە کاتێک کار دەکەی وەکو خۆم خاوەنکارم لایانی بەرژەوەندی تایبەت بەخۆم هەیە کات ئیش دەکەم لە بەروی کە بەرژەوەندیەکەم هەیە بەڵام بەرژەوەندی کەسی بەرامبەر نابێت لەبێ بکرێت لێرە دوو بەرژەوەندی مادی و معنەوی خۆمان مادیەن و معنەویش کەسی بەرامبەرەکە نابێت قەت لەبیر بکرێ ینی لە بۆی کە تووشی زەرەر و زیان نەبی بەرامبەرەکەت هەڵبەتە شتی زۆر باشیشەیە لە کوردستان و یعنی ئەمە حەز دەکەین ڕۆژێک لە ڕۆژان پرۆداکتەکانمان مێت ئێن کوردستان بگاتە هەموو دنیا یانەوە خەونی هەمومانە بەڕاستی و دەستخۆشی لەوانش دەکەم کە ئیش دەکەن بەتایبەت ئێستا لە کوردستان باشە خاتوژی لە ئێستا دەبینین هەڵمەتێکی زۆر گەورە لەسەر ئاستی جیهان لە بۆ مایک ئەپ و برادەرەکانی دەکرێت ینی هەتا لە ئایپاتی منداڵەکان سیر بکەیت زۆرترین گەیمەکان ینی بۆ منداڵانی کەس بابەتی مایک ئەپە ئەمە هەردانەوە لە بناغەوە بەڕێکلامکردن دەست پێ بکەن بۆی خواستی منداڵ ڕابچێشن بابەتەکە بەم شێوازەیە جیهان ئێستا خۆتان دەزان هەمووی بچووکرێتەوە لە ناو سوسیال میدیا و تەکنەلۆژیا ئەوە دەستە بواری با بڵێن ڕێکلامکردنەوە ڕێکلامکردن خۆی ئەچالاکێکی میدیاییە لە بۆ قازانجی ئابووری یان با بڵێن پیشەسازی و بازرگانی یعنی با بڵێن بەداخەوە وای لێ هاتی هەموو جیهان چونکە ئەوە کاریگەری نەرێنی دەبی لەسەر منداڵ کە زۆر زوو خۆمان بە تایبەت کتان یعنی ئەگەر ئەوەش نەبی هەر خولیایەکی هەیە لە بۆ مەیکاپکردن کاتێککە منداڵ بووینەمە دەماندیت گەورەکان مەیکاپ دەکە حەزمان لێ بۆ ڕۆژێک لە ڕۆژان گەورە بین و مەیکاپ بکەین بەڵام کە گەورە دەبین پەشیمان دەبینەوە لەوەی کە بیرمان لێ کردیتەوە ئەکید کاریگەری نەرێنی هەیە هەموو جۆرە ڕێکلامە کە تەمەنەکە گونجاو نەبی لە بۆ بەکارهێنەران ئەکید بە کە زەرەری هەیە بەڵام ئەوە ینی ناتوانین ئێمە بڵین دەتوانین کۆنتترۆلی تەواوی ڕێکلامکردن بکەین باش خاتوژی لە باسی کۆنتترۆلکردنی ئەو جۆرە ڕێکلامانە کراکە ئەبێ ستیکەری پێوە بێت ئەبێ بارکۆدی پێوە بێت بۆ پێی کە جەنابیشت لە دەرەوە ئەژی ڕێکلامکردن لەوێ با بڵێن ئەگەر بەراوردی بکەین لە ڕووی سوۆشیال میدیاوە لەگەڵ ئێرە جیاوازی چییە و چۆن ئەتوانن لەوێ دڵنیایی زیاتر وەربگرن و چی بکەین ڕێنمێنیەک بێ بۆ کەسانش کە بابەتی کۆزمەتیک لە ڕێی بازاری سوۆشیال میدیاوە ئەخەنە بەردیدی هاوڵاتیان بتوان سوود لەو ڕێنمایی جەنابە وەربگرن بەداخەوە دەڵێم ئێستا ڕێکلامکردن لە ڕێی سوۆشیال میدیا لە کوردستان لەگەڵ ڕێزم کە قسەی دەکەم بەجددی بێ سەروبەریەکی زۆری پێوە دیارە چونکە ڕێکلامکردن ئێستا لە کوردستان بووە بەچم کەسێک هەیە لە ڕێگەی خۆیەوە بە دوو قسەی ناشیا و بە دوو جوڵەی ناشیا و کۆمەڵێک بینەر لە خۆی کۆ دەکاتەوە خەڵکەکەش نازانم ینی تامەزڕوی چی ئەو شتانن هەتا شتێکی باش دەردەچی شتێکی کە دەردەچی تامەزڕوی نازانم ینی چونکە هیچ کاریگەریشی ئەرێنی نییە لەسەر کۆمەلگا کە دوای ئەوەی بینەرەی لە خۆی کۆ کردەوە دەستەکە بە ڕێکلامکردن ڕێکلامکردنەکی بێسەروبەر بە هیچ شێوێک نازانێت ئەو مەوادی کە لە دەستێتی و ڕێکلامی دەکات لە چێوە هاتیە سەرچاوەکەی کوێیە ئایا ئۆرجینالە ئایا چێن ئەو کەسانی دەتوانن بەکاری بینن زەرەر و زیانێت چییە بۆ ئەو کەسانی کە فلانە نەخۆشییانە نابێ بەکاری بینن ئەوە بەجددی زیانی زۆرە و کۆمەڵە کەسانیشێ تووشی زەرەر و زیان بوونە بەڵام ڕەنگ نییە هەمومان هەموو ئەو کەسانێک کە تووشی زەرەر و زیان بوونە بێنە سەر شاشەکان و باسی خۆیان بکەن تەواو جیاوازە لەگەڵ ڕێکلامکردن لایمە
باشە با بڵێن لە وڵاتی ئەڵمانیا ئەو جۆرە ڕێکلامە سۆشیال میدیایانە نییە دانیشێ بە دڵی خۆی و بە هەوەسی خۆی کامەی پارەی زیاد داپی بچە ڕێکلامی لێ بکات نەخێر هەموو ئەو کەسانێک کە ڕێکلام دەکەن باز دەدەنە حکوومەت هەمووی با بڵێن وەکو فەرمانبەرێکن لە لای حکوومەت لۆی هەر کاتێک کەسانێک تووشی زەرەرێک بوون بتوانێت بڵسن بڵێ لە ڕێی فلانە کەسەوە من تووشی زەرەر بوومە بتوانێت لە ڕێی یاساوە قەرەبووی بکاتەوە یان با بڵێن بارکۆدی خۆی لەسەر هەر مەوادێکە لە دەرەوەی وڵات بێ لە دەرەوەی ئەڵمانیا بێت دەچێتە شوێنێکە پێی دەڵێن چۆل کۆنتترۆل کوالێتی کۆنتترۆل بە کۆنتترۆلدا دەڕوە بە فلتردا دەڕوە ئایا ئەو شتا مەسەلەن یەک عادەت بێ ئاساییە کوالێتی کۆنتترۆل دەکات هەتا لە بۆ خۆشت بێ زەڕیبە دەدەی کە لە دەرەوەی وڵات دێ بەڵام کە دانیشی بە کارتۆنێک لە وڵاتێکی کە بێ ئەوانە هەمووی بە فلتردا دەڕوە یعنی ئاوا بە حرەمەچی نایەتە ناو وڵاتی ئەڵمانیا هەتاوەکو کەسانێک لی سوودمەندێکی دارایی وەرگرن و زیانش زیان ئێستا دەبینین سۆبان زۆرترین بڕۆ بازارەکان بگەڕێ هەمووی بازارەکانی با بڵێ بنمونە باسی بازارەکانی هەولێر بکەین زۆرترین ئەو دوکانانەی کە دەبینین مەیکەپەکانە کۆزمەتیکەکان سیر دەکەی ئەوەندە زۆر بووە بە هەر کوچە کۆڵانی دەڕۆی چەند دوکانێکی لێدا بۆتەوە ئەمە پەیوەستە بە خواستی خەڵکەکە یعنی ئێستا خەڵکەکە بۆچی ئەوەندە تامەزرۆیە جارم بەو شێوازە نەبوو من داڵ بووم دەڕۆیشتم بۆ بازار هەتا دوکانێکم دەبینی ئەو کادیان و سۆرا و سپیا و هەتا دوکانێکی وات دەبینی ئێستا 50 کۆزمەتیک دەبینی یا هەر کەسە بێ بزنسێک بکات ئەزانی چی پێڵێن ئەڵێن سێشت هەیە یا بچۆ بواری جوانکاری یا بچۆ بواری خواردنەوە یا بچۆ بواری وەرزشکردن ئەو بابەتانی وای لێ هاتووە خەڵک چاوی چۆتە سەرەوەی کە بە بەردەوام ئەم شتە پێویستیەکە ئەبێ هەبێت و خەڵک خواستێکی زۆری ئەمە چۆن کاری لەسەر کراوە بەڵێ دەیگەڕێنەوە سەردووشت ئەوە یەکەمیان وەکو گۆچت مەسەلەن دەڵێن کاتەکە ئیشت کرد یەکسەر پەنابە لە بۆ جوانکاری یان خواردن یان بەداخەوە نازانم ئێستا وای لێ هاتیە خواستی خەڵک لە بۆ بابەتی جوانکاری زۆر بووە یعنی کۆمەڵە کەس یعنی کەم کەسانێک دەبینی کە جوانیەکی سروشتی هەبی ببێ مایکاپ ببێ هیچ دەستکاریەک یعنی هەمووی خەریکەش فەیسمان وەکو یەک لێ دێ کە دەڵێن ئەوەیە وای کردیا خەڵکەکەش بیر لەوە کاتەوە ئایا کامەی قازانجی مادی زیاترە پەناباتە بەر ئەو دەزانی ئافرەت بتایبەت ئافرەتەن و حتا پیاوانیش ئێستا زۆر پەنادەبەنە بەر بابەتی کۆسمەتیک و جوانکاری و خۆ جوانکردن و خۆ دەرخستن و ئەمانەش هەمووی دەگەڕێنمەوە سەرچ بابەتی دیسان و سۆشیال میدیا و خۆ دەرخستن لە ڕێگەی سۆشیال میدیاوە یعنی وامان لێ هاتیە بەڕاستی خواردنەک دروست دەکەین ئەگەر خواردنەکە ئەو ڕۆژەی سناپەچی بکەن جوانتر دەی ڕازێنەوە سفرەکە لە بۆی پیشانی خەڵکی بدەن ئەگەر خۆمان هەرەمەچی نان بخۆین و زۆر بە نۆرمالانە خواردنەکە دادەندرێت و ئەوە شوای لێ هاتی یعنی کە دەچێت شوێنێک زیاتر لە بۆ خۆ دەرخستنەکەیە لە ڕێی سۆشیال میدیاوە ژیانمان دوو دیوی هەیە دیوێک بۆ خەڵک دیوێک بۆ خۆمان بە دیوەک لە بۆ خەڵک و دیوەک لە بۆ خۆمان ئەو دیوەی کە لە بۆ خەڵکە بە باشترین و جوانترین شێوە دەری دەخێن ئەو دیوەی کە لە بۆ خۆمانە زۆر ئاسایی بەڕێی دەکەین جا ئەمە جێی داخە چونکە کاتە تۆ ئەگەیتە ئەو قۆناغا ئەگەر لە خۆشی ناڕازی بێت چه سەری لاپەڕەکەی خۆی کاڵە نا من ئەم کەسە مهمەمە چەند شتی باشم کردوانی بۆ شکڵە خۆی هەڵسەنگاندنیش بۆ خۆی ئەکات جا هەر لە ناو بابەتەکەمانە ئەمانوێ زیاتر سەرنج بخەینە سەر بابەتە کۆزمەتیکەکان لە ناو ئەم دنیا جەنجاڵی کۆزمەتیکە هەر ڕۆژە و پرۆداکتێک هەر ڕۆژە و بابەتێک هەیە ئەمڕۆ جۆرە ماسکارایەک هەیە بەیانی جۆرێکی تر هەیە تۆ ڕاهاتووی پێی شتێکی زۆر باشە بەڵام چوار کەسێک تر ئامۆژگاری دەکاڵە بۆ نمونە ئەم ڕمەیلە مەکڕە ئەم ماسکارایە مەکرە ئەم ئەلاینەرە مەکرە ئەمەی تر باشە ئێمە بە چیا بزانین کامە باشترینە کامە باشترینە لە ئەڵمانیا شوایە کاتێکە پرۆدەکتێک مەسەلەن دەردەچی دوای دوو مانگ سێر دەکەی پرۆدەکتێکی تازەتر هاتیە بە کوالێتێکی باشتر ئاساییە لەبەرەوەی ناتوانیت تو مەسەلەن 10 ساڵ لەسەر یەک شت بەردەوام بی 5 ساڵ لەسەر یەک پرۆدەکت بەردەوام بی ئاساییە نوێگەری هەیە تازەگەری هەیە شتی باشتر و کوالەتی باشتر دەخرێتە بازار ئەوەکو منافەسەیەکە با بڵێن لە نێوان پرۆدەکتەکان شتێکی زۆر باشە هەموو کات منافەسەکردن لە ئیشکردن هەبی سەرکەوتن هەیە بەڵام منافەسەکردنێکی چۆن زیرەکانە و هوشیار بی و بزانی چی دەخەیە بازار باسی چی دەکەی مثلا ئەوڕۆ ماسکارەیەک هەیە سێر دەکەم دوای 2 مانگ
ماسکارەیەکی کە دەرچووە بەڵام لەوەی پێشتر باشترە ئەوە شتێکی زۆر باشە بەڵام گرنگەوە لێرە بزانی کامەی ئۆرجیناڵە کامەی فێک نییە کامەی باوڵێن لاسایی نەکرایتەوە لە وڵاتەکی دیکە بتوانانی ئۆرجیناڵەکە بەکاربیێنی هەموو کات دەڵێن زۆر باشە خاتوژیرەجا بۆ هیوایە کە ئەو ئۆرجینالیە لە ناخی خۆمانە هەبێت هەر کات ناخ جوان بوو دەراویشتەیە بۆ دەرەوە دێت و ئەگەر هیچ کۆزمەتێکیش بەکارێنی ئەو ننکانەمان هەیە کە ننکن دەموچایان چشتی تێکەوتەکە چ دەموچایەکی زۆر گەش و جوانچکە ناخێکی جوانیان هەبووە بۆیە بۆ هیوایی کە هەرچی کۆزمەتی کوشتەکانشە ئەگەرچی زۆر جار ڕەنگە ببێتە قسەچی سەرکاغەز قسەچی نامانتەق بەڵام خۆزگا مەیکەپی ناخش دەبوو خۆزگا ئەمن هەموو کاتەوە قسەیە دەکەم دەڵێم خۆزگا مەیکەپ دەبوو لە بۆ جوانکردنی دڵەکان لە بۆ جوانکردنی ناخی مرۆڤەکان بەڕاستی شتی سادا دائیمەن فەیسی سادا تو مثلەن جاری وایە کەسێک دێ سەرنجت زۆر ڕادەچێشی بە فەیس و بە دەموچاوی ئەوانە کە لەگەڵی دەدوێ پەشیمان دەبێت لەو دوو قسەی کە کردیشتە زۆر جار کەسێ ئەمن دەڵێم هەموو کات جوانی ناخ زۆر جوانترە لە جوانی ڕوخسار چونکە کاتێکە دەگەی گفتوگۆ لەگەڵ کەسانێک ئەوە گرنگە تا چەند لەگەڵت دەگونجێت تا چەند دەتوانێت خۆت یعنی ها بکەویە دڵی یەکترەوە خۆمان دەڵێن کوردەواریانە دەمەوێت یەک بابەتی کە باسکەم لەسەر ڕێکلامکردن ئەوەیان زۆر گرنگە حەزم دەکرد زیاتر لەسەر قسە بکەم هیوادارم حکوومەتی هەرێم ئەوە بەجددی وەرگری ڕێکلامکردن بخاتە بە یاسای بکە واتە یاسایەک دەرچێت لە بۆ ئەو کەسانی کە لە سوۆشیال میدیا ڕێکلام دەکەن لەوەی هەر کاتێک کەسانێک تووشی زەرەر بوون لە ڕێی یاساوە قەرەبوو بکرێنەوە و ناکرێ هەر کەسەشیش لە برنج و شلە لێنانێک بێتە ڕێکلامچیەکی باش یان با بڵێن لە دوو قسەکردنی ناشیا و نەگونجاو بێ بە ڕێکلامچیەکی باش و با بڵێن لە ڕووی مادی و قازانجێکی زۆر بکات خۆ کورداوەریانە دەڵێن لە پڕێک دەبتە کوڕێک ئەو شتە نابێ بمێنێتن و باز لەو کەسانە وەربگیرێ کە ڕێکلام دەکەن لیژنە پێک بێندرێ کۆمەڵە کەسانەکەن لە ناو کوردستان ڕێکلام دەکرێت باز لایانی کەم 120 لایەن وەربگیرێ لە بۆ ئەوەی کە ساڵانە ئەو باجە پرۆژەیەکی خزمەتگوزاری لێەوە دروست بێکی دڵنیاشم پرۆژەیەکی زۆر چاک دروست دەکرێت چونکە ئێستا وەرگرتنی پارە لە بۆ ئەو کەسانی کە ڕێکلام دەکەن زۆرە یعنی جاری وایە ستۆری $200 وەردەگیرێگە لە ڕۆژێکا 6 ستۆری بکە ئەگەر باز بدا ئەکیدم باشترینەکان پێشکەش $1000 وەرگیراوە لە ستۆری خاتوژی ئەوەی کە باسم کرد زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان قسەکانی بێگومان بەبێ زیادەوکەوە هەمووی هەر دروستە بەڵام پێویستی بە یاسایەکەیە بەتایبەت یاسا بۆ سوۆشیال میدیا چونکە ئەمانە هەموو لە ڕێگەی پلاتفۆرمەکانی خۆیانەوە دێن ڕێکلام دەکەن. بابەتی فیلمە و دیسان ئێرش قازانج و پارە وەرگرتن و باسی ئەوەیە کە چەند سوود دەکەن هۆلیوود کۆمپانیای با بڵێن سەرجەم کۆمپانیا و ستۆدیۆکانی هۆلیوود شوێنێکن زۆر کەس خەونی پێوە ئەبینە کاری تیا بکات بەڵام ئێستا ئەوانیش هاتوونەتە دەنگ لە ئەمریکا کە کارەکانیان وەستاوە و نووسەر و ئەکتەرانی هۆلیوود مانیان گرتووە هەکەر مانیان گرتووە لە بەردەم بارگای ستۆدیۆکان خۆپیشاندان دەکەن نووسەر و ئەکتەران داوای مافێکی زیاتر دەکەن و دەڵێن هەندێک ئەکتەر لە ڕۆڵی سەرەکی $10 تا $7 ملیۆن بۆ ڕۆڵەکەی وەردەگرێت کەچی ئەکتەریشێ تەنیا $1500 وەردەگرێت ناتوانێت تەنانەت کرێی ماڵەکەش بدات. هۆلیوود بە ئازاترین شوێن لەسەر زەوی دادەندرێ ئەو شوێنەی هەموو کەسێک هونەرمەندێک ئەکتەرێک دەتوانێت بۆچوونی خۆی دەرببڕێ بەڵام ئەمجارە دەربڕینەکان بە دڵی کۆمپانیا و ستودیۆیەکان نین ماوەی نزیکەی مانگێکە نووسەران و ئەکتەران لە بەردەم دەرگای ستودیۆیەکانی هۆلیوود لە مانگرتنن داوای موسەی زیاتر دەکەن ئەکتەران دەڵێن جگە لە ئەکتەری سەرەکی هەر فیلمە یان زنجیرەیەک هەر ئەکتەرێکی دیکەی هەمان فیلم لەوانەیە کەمتر لە $1500 وەربگرێ مانگانە ناتوانێت کرێی شوقەکەی بدا ژیانیان ئاستەمە و پێویستە چارەسەر بکرێ ئەمە هونەرمەندی کۆمیدی و بەناوبانگ جاک بڵاکە یەکێکە لە بەناوبانگترین ئەکتەرەکان لە جیهاندا بەوە دەناسرێت لە زۆرینەی فیلمەکان ڕۆڵی پاڵەوانی هەیە جاک هاتووە پاڵپشتی لە نووسەران و ئەکتەرانی هاوکاری دەکات بەڵام بڵاک تەنیا خەمی موچەی نییە بەڵکو نیگەرانە لە ژیری دەستکرد لە داهاتووی فیلمەکان ژیری دەستکرد هەڕەشەیەکی گەورەیە
پێویستمان بە پارێزگاری هەیە پێم وایە گەر مرۆڤ دەقی فیلمێکی کۆمیدی بنووسێت گەر کۆمیدیش نەبێت ئەکتەرەکە دەتوانێت بیکاتە کۆمیدیە بەڵام ئەگەر ڕۆبۆتێک بێت دەقێکی کۆمیدی بنووسێت بۆ ڕۆبۆتێک نواندنی کۆمیدی بکات هەرگیز کۆمیدیان نییە من پشتگیری لەمانە ناکەم من لایەنگری مرۆڤایەتیم و تیمی مرۆڤایەتیم ئێرە بەردەم بارەگای سەرەکی نێتفلێکسە نووسەر و ئەکتەرە مانگرتوەکان هاتوونەتە لای بەڕێبەرانی نێتفلێکس داوای مافێکی زیاتر بە ستاف و فیلم و زنجیرەکان دەکەن بەڵام نێتفلێکس هاوشێوەی سەرجەم ستودیۆیەکانی هۆلیوود بێدەنجی هەڵبژاردووە تا ئێستا وەڵامیان نادەنەوە تەنانەت نێتفلێکس لە هەفتەکانی ڕابردوو فیلمێک و زنجیرەیەکی کانسڵ کرد کە بەرەمێنانی بە کۆتا هاتبوو 250 میلیۆن دۆلاریش تێچووی بووە کەسی زنجیرە و فیلمەکەیان ڕاگرت و بڵاوی ناکاتەوە بە هۆکاریەوەی لە ئاستانداردی نێتفلێکس نییە ئەکتەرانیش دەڵێن کۆمپانیایەکی وەکو نێتفلێکس ئامادەیە 250 میلیۆن دۆلار بسووتێنێ کەسی ئامادە نییە پارەیەکی باشتر و مافێکی زیاتر بداتە ئەکتەران و نووسەرانی کێشەی گەورەمان هەیە تا بەیەکەوە لە سەرمێز و کورسیدانە نیشین ناتوانین مافی زیاتر بۆ هاوڕێکانمان بەدەست بخەین سوپاسگوزارم کەوا من ژیانێکی باشم هەیە بەڵام منیش لە مانگرتن بەردەوام دەبم تا ئەو کاتەی هەموو هاوڕێکانم مافی خۆیان وەردەگرن چونکە تەنیا پاڵەوانی فیلم و زنجیرەکان گرنگ نین ئەگەر تەواوی ستافەکە لەوێ ئامادە نەبن پاڵەوانەکە دەبێت خۆی لە دار و دیوار بدات مانگرتنی نووسەران و ئەکتەران لە هۆلیوود کارەکانی هۆلیوودی وەستاندووە سەرجەم فیلم و زنجیرەکان بەرەمێنانیان وەستاوە دەیان فیلم و زنجیرە وادەی نمایش و بڵاوبوونەوەیان دواخراوە تەنانەت ستودیۆیەکانی وەکو دیزنی و وۆرنەر برۆس ناتوانن فیلمە زەبەلەحەکان نمایشی سینەما بکەن چونکە ئەکتەران ناسنە سەر فەرشی سوور و ڕێکلام بۆ فیلمەکان ناکەن لە سۆشەڵ میدیا گەورەترین دوو ستودیۆی هۆلیوود دیزنی و وۆرنەر برۆسە تا ئەو دوو ستودیۆیە وەڵامی داخوازی نووسەران و ئەکتەران نەدەنەوە ستودیۆ و کۆمپانیەکانی دیکەش هەر بە بێدەنجی دەمێننەوە. بەهرەکان جیاوازن هەر هونەرمەندێک جۆرێک داهێنان دەکات بە شێوازی تایبەتی خۆی دیانوێ بە جۆرێک داهێنان بکەن لە کەسی دیکە نەبیندرابێ یان ببێتە مڵکیە وەکو ئەو ژنە هونەرمەندە سویسڕیا کە بە ڕێگایەکی کلاسیک وێنەی سروشت بە بڕینی کاغەز دروست دەکات هونەرمەندەکە ناوی ماریانەیە و سەرجەم کوچە و گۆشەکانی خانووەکەی بۆ کارە هونەرەکانی تەرخان کردووە جا بە شەو بە ڕۆژ ئەم کەسە سەرقاڵی نەخشاندنی سروشتی سویسرایە لە ڕێگەی بڕینی پارچە کاغەزەکان و من زۆر خۆم تا مەزرۆم بیبینم با پێکەوە لەگەڵ ئێوەیە بینەری ئەم بابەتە بین. لە کوچەیەکی ژوورەکەیدا بەوردی و سەلیقەیەکی زۆرەوە تابلۆی نایابی هونەری لە کاغەز دروست دەکات. ماریان ژنە هونەرمەندێکی سویسریە بە بەکارهێنانی بڕەری بچووک و کاغەزە و دیمەنانە دەنەخشێنێت کە زادەی خەیاڵی خۆیەتی. کاریام هونەرمەندە پێویستی بە ئارامی وردێکی زۆرەیە چونکە هەندێک جار لەسەر کاغەزێکی قەبارە بچووک تابلۆیەکی پڕ لە کارەکتەر جێ دەکاتەوە. وێنەکانیشی زیاتر لە سروشتی جوانی دەشتایەکانی سویسرا و دامێنی چای ئالپەوە ئیلهامیان وەرگرتووە. du découpage de ce que ça représente. من زۆر شانازی بەم کارێ خۆمەوە دەکەم کە بڕینی کاغەزە لەسەر شێوازی هونەری. ئەم کارێ من نیشاندەری هەبوونی پاشخانێکی هونەری گەورەیە لە وڵاتەکەمدا. هەندێک جار قورسە بتوانم ئەوەی هەستی پێدەکەم بە وشەکان دەری ببڕم. هەر بۆیە ئەم ڕێگەیە بە گونجاو دەزانم. خەڵکانێکی کەم لە ئەوروپا کاری بڕینی کاغەز دەکەن. ئیشەکەم سادەیە بەڵام تەکنیکی زۆری پێویستە. ماریان تەواوی خانوەکەی لە هەرێمی شاتۆ دیوێکسی سویس ڕاتەرخان کردووە بۆ کارە هونەریەکانی. لە هەر گۆشەیەکی خانوەکەیدا مەقەستێک کاغەزێ قوتوێک لە بۆیە دەبیندرێت. ناوبەناویش بۆ نوێکردنەوەی هەستی بەرامبەر سروشت سەرێک لە کەناری دامێنی چیاکانی ئەڵب دەدات و گوزەرێک بە ناوشاخ و دەوەنی ناوچەکە دەکا وەک خۆی دەڵێ ئەوە هۆکارێکە بۆ پێشخستنی زیاتری کارەکەی. من کللتور بەکاردەهێنم کە بریتە لە بڕینی کاغەز. بۆ نمونە من ماڵێک لە ناو سروش دەنەخشێنم بە بیرکردنەوەی خۆم. باشترین ڕێگەیە بۆ ئەوەی بە کەسێکی نیشان بدەم سروشتی سویسرا چەند ناوازەیە. پێم وایە وێنەکانم نەمر دەبن. ئەم خانووە هونەرمەندە هەندێک جار پێشانگا بۆ تابلۆکانی دەکاتەوە. تیایدا هونەردۆستان لە فەڕەنسا و ئیتالیاوە سەردانی دەکەن. ئەویش هەر تابلۆیە کڕیارەکانی بیانەوێت پێیان دەفرۆشێت.
چەندی سەر بابەتێکی تر هاکات باشە دێنە سەر بابەتێکی دیکە باس لە نەهەنگە شینەکانکەین زۆر جار ئەبیستین ئەڵێن نەهەنگی شین خۆیان کوشتووە نەهەنگە شینەکان خۆیان کوشتووە نەهەنگی شینی گەورە لە کەناراوەکانی چیلی مردار بۆتەوە خۆی دێتە سەر کەناراوەکان جا ئاژانسەکانی هەواڵی ڤیدیۆی ئەو مرداربوونەوەی نەهەنگی شینە گەورەکەیان لە کەناراوەکانی باشووری چیلی بڵاو کردوتەوە وەک دەردەکەوێت شەپۆڵەکانی دەریا دوای مرداربوونەوەی نەهەنگەکان خستوەتە کەناراوەکەی جا لەم بارەیەوە ئاژانسی دەریاوانی چیلی تیمێکی بۆ سەر نەهەنگە شینەکە ناردووە و لێکۆڵینەوە لە هۆکاری مرداربوونەوەکەی دەست پێ کردووە بەپێی خەمڵاندنە سەرەتاییەکانیش نەهەنگەکە ماوەیەک پێش ئێستا لە ئاوی دەریا مردار بووتەوە دواتر شەپۆڵەکان بۆ کەناراوەکانی چیلیان گواستوتەوە جا پسپۆڕەکانی بواری ئاژەڵ ئەڵێن کە هۆکاری لە ناوچوونی نەهەنگەکە بۆ هەبوونی چالاکی سەربازی لە ناو دەریاکان و پیسبوونی ئاوەکە دەگەڕێتەوە نەهەنگیشین گەورەترین بوونەوەری سەرزەویە و درێژەکەی لە 30 مەتر زیاترە و کێشەکەشی 200 تۆن تێدەپەڕێنێت جا هەکار ساڵانی پێشتر نەهەنگی شین ئەوانی کە لێکۆڵینەوە لە ژیانی ئاژەڵان ئەکەن لەگەڵ ئەوەی کە زۆر ئاژەڵێکی گەورەیە زۆر هەستیاریشە هەندێک جار خەمۆکی وای لێ ئەکات کە دەست ئەیاد لە خۆکوژی و دێتە کەناری دەریا و ئیتر ناگەڕێتەوە بۆ ناو کێشەی هەیە ئەبێ کێشەکەی چی بێت بەڵام ئەمەش وێنەکانە کە دەبینین بەجددی هەکار هێترە سەر وشکایی ئەبینی چەندێک بوونەوەرێکی گەورەیە و بەجددی گەورەترین بوونەوەرە بەڵێ سەی دەکەیت لە فڕۆکەیەکی تەواو دەچێت سۆمان جا پێوترێن نەهەنگی شین کەچی هاکار من هیچ شینێکیش نابینم ناوەکەی بەم شێوازە بێ شێوەیە باش هەموو ئەمانە بابەتی ئەمڕۆمان بوو لەگەڵ سۆڤان بە یارمەتی هاوکارانمان بەو هیوای ئەمتوانی بێتمان بابەتەکانمان پەیامەکانمان وەکو خۆی بگات هیوای هەمیشە باش بوونتان بۆ دەخوازن بەخوای گەورەتان ئەسپێری ماڵەوە